سەبارەت بە ڕووداوی کوشتن و ژن و مێردەکەش دوێنێ مەفرەزەیەکی پۆلیسی سلێمانی کە لە 10 کارمەند و 2 ئۆتۆمبیل پێک هاتوون چوونە شاری هەولێر و بە هاوکاری پۆلیسی هەولێر توانرا سێ تۆمەتباریتر دەستگیر کرێ کە یەکیان برای ژنە کوژراوەکەیە، دانەی تریشیان برای پیاوە کوژراوەکەی و برایەکی تریشیان دەستگیر کردووە. بەرەبیان ئەمڕۆ گەێنراونەتەوە سلێمانی و ئێستاش لێکۆڵینەوە لەگەڵ ئەوانە بەردەوام و ڕەنگە دەرەنجامێکی باشمانەوە پێش بخوا. ئێستا سەرجەم تۆمەتبارەکانی دۆسیەی کوشتنی ژن و پیاوەکە 7 کەسن، بەردەوامیش لێکۆڵینەوە لەگەڵیانە بەردەوامە. هۆکارەکە تا ئێستا نەزانە وەک پێم وتن بەرەبەیانی ئەمڕۆ گەشتونە تێرە و لە هزار ئەو لیژنەی لێکۆڵینەوە لەگەڵیانە خەریکن، بەس ئەنجامێکی باشمانەوە پێش بخوا بەوانەی کێمە لێکۆڵینەوەمانتیا کردو. تەبان 4 کەس لە سلێمانی دەستگیر کراوە، دوای فەرمانی دەستگیرکردن بۆ 3 کەسی تریش لەلایەن دادوەرەوە. ئێمە مەفرەزەمان چۆتە شاری هەولێر و بە هاوکاری پۆلیسی هەولێر ئەو 3 تۆمەتبارەش دەستگیر کراوە کە گومانی ئێمە ئەوەیە ئەم 3 تۆمەتبارە دەستیانە بێ لەم